بینەران بیسەرانی خۆشەویست ئامادەبوانی بەڕێز سڵاوی خواتان لێبێت وا جارێک تریش لە بەرنامەکەتان بە یەک دەگەینەوە. هەڵقەی ئەم جارە تەرخانەکەین بۆ بابەتێک کە جێگەی مشتومڕی زۆر لە دایک و باوک و مامۆساکانە. هەندێک لە دایک و باوکان بڕوایان بە سزا و تندوتیژی و چاو چۆنەڵێ هەڕەشە لێکردن هەیە، هەندێکیان ئیمانیان پێی نییە. هەندێک لە مامۆسا قەناعەتی بەوەی شەرعی مار بەدارە، هەندێک مامۆسای ترەڵێن نە مار بە قسەی خۆش دەکوونێتە دەر. کەواتە ئەم بۆ چوونانە هەیە لای دایک و باوک، با بزانین کامیان لەسەر حەقن. ئایا فعلەن مناڵەکانی ئێمە مارن تا بە تندوتیژی لەگەڵیانە، یاخود بە قسەی خۆش یانە ڕێبزین پەروەردە دەرەنجامی توێژینەوە زانستیەکان زانستەکان زاناکان چی ئەڵێن؟ ئێمە پرسیارەکە باوا لێ بکەین. من دایکێکم باوکێکم مامۆسایەکم چ کاتێک ناچارم پەنا بۆ تندوتیژی بەرم بۆ لێدان بۆ هەڕەشە چاوسول لێکردنەوە لە کاتێکە کە ڕفتارێکی هەڵە لە بەرامبەرەکەمە بینم، ئیتر هاوسەرەکەم بێ، دایکم بێ، خوشکم بێ، برام بێ، مناڵم بێ، قوتابیم بێ، خوێندکارم بێ، هەر کامێکیان بێ، کەواتە ڕفتاری هەڵە. واتە مناڵەکە بە قسەم ناکە، عینادیم لەگەڵەکە، جنێوەیە، تفەکە، لە خوشکەکەی ئەیە، ئەڕواتە دەرەوە، ئەڵە مۆرە خۆپشۆ خۆی ناشوە، یاریەکانی کۆ ناکاتەوە، تەلەبەکەم جۆم لێ ناگرێ، ئاژاوە دروستەکە، لە ناو پۆلا فیکە لێە چوزانم، مۆبایل بەکارێن، ڕسمەک ئەبێ شتێکە بێ. بەڵام ئایا لێدان چارەسەری و کێشەیەکە بەڕێزان؟ بێگومان نە. بۆ لەبەرەوەی لێدان بۆ کەسایەتی بەرامبەرە. یعنی من کە قسە بە خێزانەکەم بڵێم یا بە مناڵەکەم بڵێم سوکایەتی پێ بکەم بە تەلەبەکەم بۆ کەسێتیەتی. ئێمەش مشکلەکەمان لەگەڵ کەسێتی نیە، لەگەڵ ڕفتارەکەیەتی، ڕفتارەکەی غەڵەتە. لەبەرەوە بە هیچ هەر کەسێ پەنا بۆ تندوتیژی بەرێ قەت مشکلەکە حەل نابێ، ئاڵۆسترە بێ. ڕاستە لەوانەیە وەکو بەنجێ مناڵەکە و بەنجکرا بێ، ماوەیە بێ، دەنگ بێ، بەڵام دوایی ئەتەقێتەوە لە ترسی لایانی تۆ بێدەنگە بێ، بەس چووە ئەو دی و تۆڵە لە خوشک و براکەیە کاتەوە، هەر ئەوەنگە لە ماڵ نەبووی دنیا کاولەکە بەسەرێکە، لەبەرەوە زیانەکانی زۆر زیاترە لە قازانجەکانی. کەواتە ئێمە مادەم کێشەمان لەگەڵ ڕفتار و هەڵسوکەوتی بەرامبەرەکەمان بێ، ئەبێ پەنا بۆ وەسیلەیە بەرین ئەم کێشەیە چارەسەرکەین، نەک هجوومکەینە سەر کەسێتی بەرامبەرەکەمان. لێدان سوکایەتی تندوتیژی هەڕەشە بۆ کەسێتیەتی، بەڵام ئەمە کێشەمان لەگەڵ کەسێتی مناڵەکەمانە نییە، لەگەڵ کەسێتی هاوسەرەکەمانە نییە، لەگەڵ کەسێتی قوتابیەکەمانە نیە، لەگەڵ ڕفتارە غەڵەتەکەیەتی. ڕفتاریش ئایا ئەم ڕفتارە لە دەسەڵاتی مناڵەکە خۆیەتی ئەتوانێت کۆنتڕۆڵی بکات، ئەتوانێت بیگۆڕێ، کەواتە وەسیلەیەک بەکارێنن بیگۆڕێ. هەندێک شتیشی بەڕێزان لە دەسەڵاتی خۆی نییە، بنەمای بۆماوەیی هەیە یا بنەمای فسیۆلۆجیە، مناڵێکی خاوەن پێداویستی تایبەتە، گەشەی دواکەوتووە، مناڵێکی 2 ساڵانە ڕاست و چەپی خۆی نازانێ، عەقڵی گەشەی نەکردووە، لێیان چ سوودێکی لەگەڵەمانە؟ تندوتیژی چ سوودێکی هەیە؟ خراپتر یەکات. کەواتە یەکەم شت هەنگاوی یەکەم بۆ چارەسەرکردنی کێشەکان لە ناو خێزان، لە ناو قوتابخانە، لە ناو کۆمەڵ دەستنیشانکردنی هۆکاری کێشەکانە. هەمومان نەزانین بەڕێزان هیچ کەسێک نییە لە خۆیەوە درۆ بکات، دزی بکات، جنێو بات، شەڕخواز بێ، مەسەلەن کێشە دروست کات، نەخوێنێ، غیاب بێ لەمە، ئەبکیت هۆکار هەیە. ئەگەر دەستنیشانی هۆکارەکە نەکەین سەبەبەکە چییە؟ حەلیمان بۆ ناکرێت. حەزەکەی هەر پیاکێشەوە تێ هەڵە، هەر دووبارا بێتەوە، چێ تۆ مشکلەکە حەل نەکردووە، چێ دەستنیشانی و نەکردووە. کەواتە ئێمە بەڕێزانەوێ بە دوای چیا بگەڕین؟ بۆ مناڵەکەمان عینادە. چێڵێ من خۆم عیناد نیم لەگەڵیان، چێڵێ مەسەلەن بۆ نمونە من فێرم نەکردووە، هەر بگریا و شتەکانم بۆ جێبەجێ نەکردووە، چێڵێ گەشەی دوانەکەوتووە، چێڵێ لاساییەکی تر ناکاتەوە، چێڵێ لەسەر حەق نییە. جارێ تۆ خواردنەکەی بەدەمی و ڕازی نابێ، ئەوەی خۆی خواردنەکە بخوا، ئەو لەسەر حەقە، تەداخل لە ژیانیاکەی ڕێگری بۆ دانی. کەواتە بەڕێزان ئەگەر بمانەوێت چارەسەری کێشەکان بکەین، ئەبێ پەنا بۆ تندوتیژی نەبێت. ئەمانی پەنا بۆ تندوتیژە بن بەڕێزان لەکوێوە هاتووە؟ یا پەنا بۆ دیالۆگ و گفتوگۆ بن. ئەکید ئەبێ لە دوایەوە باگراوندێک بێ، یاخود فەلسەفەیەکە بێ، یا تێڕوانینێکە بێ وای لێ کردوم. من ئەگەر ئیمانم بەوە هەبێ ئەم مناڵە تەبیعەتی شەڕە، چ هەندێک لە زاناکان، هەندێک لە فەیلسوفەکان بۆ نمونە فرۆید ئەڵێ ئینسان هەریەتە دنیا و غەریزەی عودوانی هەیە، یعنی چۆن پێویستی بە نانخواردنی پێویستی بە کوشتنوبڕینی خەڵکێ، کەواتە ئێمە بێ بە قووە ئەم عودوانیەتەی ئەم غەریزە عودوانەی دەستەمۆ بکەین. فەیلسوفێکی ناوی تۆماس هۆبسە ئەڵێ ئینسان گورگە و لە پێستی مەڕایە، ئەبێ بە قووە دەستەمۆیکەی. ئەگەر لە کوردەواری ئەڵێ شەرعی مار بەدار، ئەگەر ئیمانم بەمانە هەبوو ناچارم لەگەڵ مناڵەکەم، لەگەڵ هاوسەرەکەم، لەگەڵ مناڵەکانم، لەگەڵ قوتابی خوێندکارەکان تندوتیژی بەکات، چکە ئیمانم بەوە هەیە لە مێشکمە.
بەڵام ئەگەر ئیمانم بە بۆچوونێکی تر هەبوو وەکو جان ژاک ڕۆسۆ و بستانلۆزی و ڕۆجەرس و کۆمەڵی فەیلسوف و زانا ئەڵێن ئینسان تەبیعەتی خێرە وەکو مەلایکە دوایە کۆمەلگا بەرەو شەڕێ بە من نابێت تند و تیژی لەگەڵا بەکار بێنم ئینسان خێرە بەس تۆ بەرەو شەڕێ بێ تۆی خێری تایە تۆ بەرەو تۆوی شەڕێ بێ ئەگەر ئەو بۆچوونەم هەبوو ئەگەر ئەو بۆچوونەم هەبوو بە قسەی خۆشمان لە کونێتە دەر پەنام بۆ تند و تیژی نابم چێ تند و تیژی خراپتر یەکاتەوانە کەواتە جارێ ئەبێت تۆ خۆ و پرسیارە لە خۆ بکە وەکو دایک و باوک وەکو مامۆسا وەکو تاک ئیمانە بە کامیانە ئینسان چیە خێرە یا شەڕە هەندێک گەڵن خێرە وان نییە ئەگەر خێر بوو ئەم هەم شەڕ و کوشتنە بە درێژای مێژوو قەتڵ و عامە بە چیەوە هاتووە ئەگەر تۆی شەڕ لە ناخی ئینسانە نەبێ هەندێک تڕێ نا شەڕە ئەی ئەم خێرخوازێ لەکیەوە هاتووە خۆ زۆر کەسمانەی خۆی بەختەکە لە پێناوی نیشتیمانە لە پێناوی هاوڕێیە ئەچێ خوێنەیە چاکاکە ئەمی لەکیەوە هاو کەواتە بەڕێزان هەم ئەدیانەکانیش هەم زۆر لە زاناکان ئەڵێ ئینسانیەتە دنیاوە خۆی بە فطرەت بە دوای خێراگەڕە بەس تۆوی خێر و شەڕی تایە ئەوە ئێمەین تۆوی خێرەکە سەوزەکەین یا تۆوی شەڕەکە کۆمەڵگا تۆ لە ماڵ و دایک و باوکە تند و تیژ بە لەگەڵ مناڵەکانە شەڕ و ئاژاوە هەبێ تەلاق و لێکجیابوونەوە هەبێ مناڵ لە خۆشەویستی بێ بەس بێ دائیمەن دەنگە دەنگ هەبێ فەرق و جیاوازی بکە لە بینی مناڵەکانتە هەتا دوای وردە تۆ تۆوی شەڕەکە سەوزەکەی طبعا چ تۆ ئیشی لەسەر خێر نەکردو بەڵام ڕێزی مناڵەکەەوە بگرە گوێی لێ بگرە هەست بە ئەمان کە شەڕ و ئاژاوە لە ناو خێزانە نەبێ مناڵەکە هەستکا خۆشەویستە تۆی خۆشەوێ ڕێزی بگرە وردە تۆی خێرەکە سەوزە بێت ئەوە ئێمەین لە کۆمەلگا دایک و باوک مامۆسا مەکتەب تۆوی شەڕەکە دروستەکەین وە تۆوی خێرەکە لە لایانی دەرونی و بەڕێزان ئێمە سێ جۆر ململانەی دەرونیمان هەیە بێ هەمومان بیزانین ململانەی دەرونی ینی لە ناخی خۆمانە ململانی کۆمەڵایەتی ناڵێم لەگەڵ ئایدۆلۆجیا و حیزبێک و طەبەقەیەک و عەشیرەتێ نا دەرونی لە ناخی خۆمانە هەمومان سێ جۆر ململانێمان هەیە بێ بزانین یەکەم ململانەی پێڵن ململانەی پاشەکشێ صراع إحجام يعني چی؟ يعني ئێمە هەندێک جارە کەوینە نێوان دووشتەوە هەردووشی ناخۆشە ناچاریشین ئەگەر لەو ململانی و سڕاعە بێنینەوانە تووشی کێشەی گەورە بین مەسەلەن بۆ نمونە کچێکە 14 ساڵە باوکی ئەڵێ بێ شوو بکەی بەو پیاوە بەقەی باوکی پیرە ئەجینا ئەو کوژم ئەم داماو کەوتۆتە نێوە شووی پێ بکە هەر بەڵایە شووی پێنەکە هەر بەڵایە ئەکەوێتە نێوان دوو بەرداشەوە ئەمە دووشتی ناخۆشە بەڵام جۆرێکی لە سڕاعمان هەیە پێڵن سڕاعی چوونە پێش بەعکسی ئەمەوەیە مرۆڤ لە هەندێک مەواقفە لە ژیانەکەویتە نێوان دووشتەوە دووشی خۆشە هەتا بڕیارێت و یەکێکیان هەڵەبژێری لەو ململانی و سڕاعەیە ناڕەحەتیای مەسەن تۆ سیارە بکڕی ئەچی سیارە پیشانێن دوو سیارە زۆر بەدڵە نازانی ئەڵێ ئەمەیان بکڕم یا ئەمەیان کۆمەڵی مواصفاتی هەیە ئەمەیان کۆمەڵێکی تریە ئەها لە ململانەیەی نەکەوتونە تاچی دوو جل بکڕی یا دوو قات بکڕی ئەڵێ خۆزگە هەم بووە دوو قاتەکەم بکڕای هەردوو خانووەکەم بکڕایە یا یەکێک کچێکە دوو کەس خوازبێنی کردیە هەردووکیان هەر یەکە مواصفاتی خۆی هەیە ئەمیان دەوڵەمەندە وایە و سیارە ئەوەی هەیە و بەڵام کۆمەڵی ئەفعالی قۆڕی هەیە ئەمەیان فەقیرە و هەژارە و ئەخلاقی جوانی بەس نەبووە نازانم یعنی ئەکەویتە بینی ململانێ و کامیان هەڵبژێرم ئەم جۆرە ململانەیە ئەکەویتە بینی دووشتە و دووشی خۆشە هەتا بڕیارێت و یەکێکیان هەڵەبژێری لەو حاڵەتە گرژی و دەرونیە کە پێڵە ململانەی دەرونی حاڵەتی سێمان هەیە پێڵن چوونە پێش و پاشەکشێ یعنی هەردووکیانی تایە شتێکی تایە سەرنج ڕاکێشێ مەسەلەن بۆ نمونە تۆ هاندەری یەکێ لە تیپەکانی فەریقێکی عالەمی بەرشلۆنەیە نازانم هەر شتێکە من زۆر حەزم لە یاری نێوسەری ناکەم بەڵام تۆ عشقی ئەوەی باش آخر یاریانە آخر یاری کەسی عالەمە بەیانیش امتحانی شەشی عەدادیەوە هەیە یاریەکە ڕاتە کێش هات چوونە پێش امتحانەکە بی لێکی هێنێتە دواوە لەمەیە هەتا قەرارەی کامیان هەڵەبژێری لەو سڕاعەیە ئەگەر ئینسانەکە عاقڵ و تێگەیشتوو بێ مستەقبەلی خۆی بێ بڵێ یاریەکە جارێکی تر سەیریەکەم و بەیانی لێنەوە هەر جارێک هۆڕی یا 5 دقە ڕاکەم سەیریەکەم زانم کێ گۆڵێکی چمەوە سعیەکەم چکە سعیەکەم مهمترە بەیانی امتحانەکەمە مەسیر مەی 12 ساڵە ناتوان امتحانەکە قەرە بووکەمەوە بەڵام خوێندنە یاریەکەم بووە ئەم جۆرە سڕاعەیە من ئەم جۆرە ململانەم بۆ باسکردن کاتێک کە تۆ تند و تیژی بەکارهێنی یا پاداش بەکارهێنی کاتێک تند و تیژی بەکارهێنا مناڵەکانمان یا قوتابیەکانمان یا خێزانەکەمان بەرامبەرەکەمان نەخێنە چ جۆرە ململانیەکەوە بۆ نمونە مناڵەکە ڕقی لە ئینگلیزیە دەرسی ئینگلیزی تااقەتی لێ نییە ئەگەر ئەوە خۆی ڕقی لێتی کەواتە ئەمە کامێ ململانی پاشەکشیە هێنێتە دو ڕقی لێتی
ئەنجاگەر تۆ بڵێ وەڵڵاهی سەعی نەکەی دارکاری دەکەم و تێو هەڵەیەم و واو لێکەم خستانە ناو چ ململانەیەکەوە ململانی پاشەکشەکە دوشی ناخۆشە ئینگلیزیەکە ناخۆشە لە هەمان کاتیشە ئەگەر نەخوێنێ دارکاری و مەحرومەکرێ ڕۆژانەی نایەتی و پاسیلەکەی لێ سەنگیتە و یاریەک چێت تا دوای کەواتە لەم کاتەیە ئەگەری سعیکردنی زۆر لاوازە بێ ئەگەری توشبوونی بە کۆمەڵی کێشەی دەرونی زیاترە بێ بەڵام ئەگەر واو نەکرد هەڕەشە و تونند و تیژی و بەکار نێنا عکسەکەی و کرد پاداشتە بەکارهێنا وتە ڕۆڵە ڕاستە ئینگلیزی لەوانی تۆزێ قورس بێ لێی تێ نەگەی بەس ئێمەش یارمەتی دانێنەوە قاموسە هاوکاری دەکەین دەوەرە خۆمان دووکە مەسەلەن واز لە ئایپاتەکە بێنە وەرە چی دەوێ ئەوە بۆ دەکەین بۆ ئەوەی ئیشەڵاگە دەرەجەیەکی باشێ نا بەدڵی خۆشتێکی بۆکەم کەواتە لێرەیە ململانیەکەمان گواستەوە لە پاشەکشەکە دوی ناخۆشە بردمان بۆ پاشەکشە هاتن وەکو یاریەکە لێرە ئەگەری سەرکەوتن و دەرچوون زۆر زیاترە چکە سعیەکە کە ناخۆشە بەس لە دوای و پاداشتێکەیە جایمە لە گۆڕینی ڕفتارە من لە کتێبێکا بەناوی ڕاستکردنەوە گۆڕینی ڕفتار 24 شێوازی تایە ئێمە ئەمانەی ڕفتارە غەڵەتەکە بگۆڕین تر بۆ لێدان بەکار بێنم ئەزانی جۆرێکمان هێمن لەگەڵ مناڵی خۆم بەکارم هێناوە پێڵێن عەقدی یاخود با بڵێن گرێبەستی ڕفتاری شێوازێکە لەمە دنیا بەکارین ئێوە دەتوانن دایک و باوکەکان و بینەرانە بەکاری بێنن لەگەڵ مناڵتان لەگەڵ خوشک و براتان لەگەڵ بکەن گرێبەستی کۆمەڵایەتیمان هەیە گرێبەستی تیجاریشە هاتۆ خانوێگەکڕی عەقدێگەکەی گرێبەستی هاوسەرگیریشمان هەیە هاتۆ شووەکەی ژنێنی عەقدێکی کرد و عەقدی زەواج گرێبەستی ڕفتاری لاقی بە ڕفتارەوە هەیە چۆن ڕفتارەکە بگۆڕێ بۆ نمونە کوڕەکە و تەلەبەی 6 ئیعدادیە زۆر تااقەتی خوێندنی نێو سەعی ناکە تۆ وەرە لەگەڵ یان ڕێکەوە مەڵێ وەڵڵاهی سەعی نەکەیت و دەرنەچیت و لە مەکتەب دەرت دەهێن و حاشا و لێەکەم و هەڕەشە ئەوەی خەیتە ململانیەکەی پاشەکشێ زۆر خراپە بەڵام وەرە بڵێ دەوەرە کوڕم وەرە کچەکەم وەرە با من و تۆ ڕێککەوین سەعی بکە دەرەجە بێنە تۆ ئەزانی کوڕەکە و حەزی لە سیارەیە بۆ نمونە کچەکە و حەزی لە سیارەیە عشقی سیارەیە بڵێ وەرە ڕێککەوین تۆ ئەگە سەعی و کرد بۆ نمونە لە 90 زیاتری هێنا من سیارەیەکی بۆ کڕم چێڵێ ڕاستەکەی چێڵە پەشیمان نابیتەوە وەرە ئەی بنووسین وەکو عەقد ئەوە جۆرێکە پلەنکی دەبەستی ڕفتاری ئەڵێم وەرە باوکە بەسەر چاوە گەسی قەشت دەبەوە خاڵە ئەوە مامە چێ پێ باشە دایکە با ئیمزایکە بۆیە نووسم ئەڵێم من کە باوکی فڵان کەسم پەیمانێم ئەگەر کوڕەکەم لە 90 زیاتری یانە ئەمەی بۆ کڕم ئیمزایەکەم و دوو نسخە کۆپیەکەم و سیانی ژوبارە گیرفان تابێ بەڵام ئەگەر لە 80 بۆی نە ئەوە بۆ کڕم لە 70 بۆ هەموو بەدیلەکانی بۆ دارێم بڕواتان هەبێ لەگەڵ مناڵە کردومانە لەگەڵ خەڵکە دایک و باو کردوەتی لە عشقی سیارەکە ئەمەنگە سعی کردووە منگە سعی کردووە چکە مهمەکەم سعینەوە بەس مهم سیارەکە بۆ بێکڕە باشترین نمرەی هێناوە لە کۆلێجێکی بەرزی وەرگیرا و سیارەکەشی پیرۆزی بۆی کڕاوە کەواتە ئەمانە چیمان پێڵە بەڕێزان کە تۆ پەنا بۆ پاداشت و هاندانەبەی زۆر باشترە لە لایەنی دەرونی و لایەنی کۆمەڵایەتیەوە لەوەی کە پەنا بۆ تونند و تیژی بەری بەداخەوە هەندێک دایک و باوکەیە بەردەوام بۆ ئیهانەکردن شتێکمانی بەڕێزان هەمومانە بێ بیزانین هەر ڕفتارێکی باش مناڵەکانتان کردیان قوتابی خوێندکارەکاندا مەسەڵەن شتێک لەوێ پارەیەکە دۆزیەوە دینارێکە لە مەکتەب هێنای بۆت ئەمە بۆی ئەمانەت و دەستپاکێڵین دەست خۆش ئافرین ڕستمێکی شێڵە واسم لە مەکتەبە لە باخچەکەیە ئەڵێم فڵان کەس دەستپاکە شتێکی دۆزیەوە هێنای ئەمە تەشجیعە مەدرسەی سلوکی کۆمەڵی زانامانێ ئەڵێ هەر ڕفتارێکی باش ئەمە باشە شتێکی دۆزیەوە هێنای پیسیەک لە ناو شوێنێکا بۆ هەڵی گرت و خسێت تەنەکەی خۆڵەکەوە مناڵێک کەوتبوو دەستی گر هەڵی هەر شتێکی باشی کرد کە دەستخۆشیمان لێ کرد کە هانماننا دەستمان بەسەریانە ماچێکمان کردیان ئەستێرەیەکمان لە دەستیاگریچمان نەکردشتیوە مناڵەکە دووبارەیەکاتەوە خەڵکی تیش چاولیەکە کەواتە هەر ڕفتارێ هەر ڕسوکەوتێ زۆر دووبارەیەکەیتەوە بێ بەخوو کەسێتی ئەمەش کۆمەڵێ خووە من ئێستا لە ناخواردنە لە قسەکردنە لە ڕۆشتنە لە دانیشتنا خووە هەمووی ئایا بەڵام هەر ڕفتارێکی غەڵەتیشی کرد لێ قبوڵ نەکەین شەر نییە لێی بین بەڕێزان ئێمەوە زانین کە عقوبە بەس لێیانە نەخێر ئەزانین لە پەروەردەی عقوبە چیە کە تۆ ئاوە سەیدێکەکەیت و چاوی لێ مۆڕەکەیت و عقوبەیە بەبێەوەی لێشت دابێ کاڵی باوکی تۆنیم یا دایکی قسە لەگەڵا ناکەم ئەمە خۆی لە خۆی عقوبەیە کە حەزی لە یاریە کە یاریەکەی لێ شاریتەوە یا تەلەڤیزیۆنەکەی لێ کۆشێنیتەوە خۆی لە خۆی عقوبەیە کە حەزی لە ماڵی نەنچێتی یا لە باپیرێتی یا حەزی لە پارکێکە کە نایبێ بۆ ئەوێ ئەمە عقوبەیە کە پاسکی لێشێ پاسیلەکەی لێ شاریتەوە ئەمە عقوبەیە کە یاریەکی یارێ بەڕێزان عقوبە ئەنواع وەسیلەی هەیە یا ئەڵێ بڕۆ لەو سوچەیە پشکەرە مناڵەکانی تر ناڵم یاریکەی کە ماوەی دقەیە دوو داقە پشتەکاتە ئەوان و بە تەنیا لەسەر کورسێک دایانی بی دەکاتەوە پێش یەڵێ زانی بۆ تۆم هێناوە تێرە
لەبەرەوەی ئەوە کردو ئەوە کردو بیری لێ بکەرەوە جارێکە پەشیمان بەرەوە مەکە بۆ ئەوەی بزانێ غەڵەتی کردووە. بەڵام کارەساتی پەروەردەی ئێمە لە چیایە؟ تۆ کارێکی باشکە کەس پشتگیری و ناکە تەشجیع ناکە هانە نایە بۆیە تااقەت نیێ و نایکێت و دووبارەی ناکەیتەوە. ئێمە دایمەن بە دوای خاڵە لاوازەکان یەکتری ئاگەڕین. چێ لە ئێوە مناڵەکانی شتێکی باشکە هانیەیە بەڵام کە شتێکی خراپێکی یەکسەڵێن بۆ ئەوکرێتی و بەڵام لەوان دەشتی جوانەکە کەس ناڕێن دەست خۆش بێ ئافریق. من هەموو جارێ ئەو ڕاپرسیاکەم تخوا با لە ئێوەشی بکەم بۆ خۆم پیسفادەی لێەکەم بزانم ئامارێکە حسایەکە ئێوە هەمووتان یا مناڵتان یا خوشک و براتانە یا دراوسێ و خزم کەسێکتان هەیە چێ لە ئێوە بەڕێزان ئەگەر مناڵەکەی ئەمە بۆیە زۆر جا دووبارەیەکەمەوە بۆی بێ بەخوو لە لای دایک و باوکوی تر لەمەودا تۆزێک گۆڕانکاری لە ڕفتاریان نەبکەن تخوا با لە ئێوەشی پرسیارکەن بەس بە ئەمانەتەوە مجاملەمان مەکەن دەست بەرزکەنەوە چێ لە ئێوە ئەگەر مناڵەکەی 10 دەرسی هەیە لە 9 دەرسا دەرچۆ لە 1 دەرسا دەرنەچۆ چێ لە ئێوە ئەیگرێ و لە باوەشێکا و ناوچەوانی ماچەکە وڵێ ڕۆڵە عەمرێ درێژ بێ دەستی خۆش بێ تۆ لە 190 نەجاحەتە هێناوە لە 9 دەرسا دەرچووی بەس لە 110 لە 1 دەرسا دەرنەچووی ئەو ئیشەڵا هەوڵێم زانی سەبەبەکە چییە و کێشەکە چی حەل یەکەین تو خوا چەند کەس لەیەوە واڵێ بەس ناوی خوامێنە دێڵە دەست بەرکاتەوە ئەمە یەک لە 20 یعنی لە 100 چەندەکە لە 5 ناکە بەڵام چی ئەڵێ لە 95ەکەی ترناوتی عەمرێن نەمێنێ داوەشێ ها گوڵاڵە سوورەیەکە تایە ئەوە کێشەکەمانە یعنی ڕێک ڕۆشتین بۆ لای گوڵاڵە سوورەکە ڕێک ڕۆشتین بۆ لای خاڵە لاوازەکەی ئەمە کێشەی پەروەردەی ئێمەیە پەروەردەی نوێ لێ بڕۆ بۆ لای خاڵە بەهێزەکانی نۆ خاڵەکەیە ئێمە مناڵەکەمان سەشتی جوان لە ماڵاکە بەس تۆزێ شەڕ لەگەڵ خوشکەکەی بکە یەکسە پەلامارین ئەیدە جاریتر یارمەتی خوشکەکەی یا و هاوکاری کردو بۆ نەوتۆ دەست خۆش بێ ئافرین تا بێ بەخوی ڕفتارە کەواتە بەڕێزانە بێمە بکەین بە قاعیدە لە کۆمەڵگای ئێمە یەکێگەر لە دائیرەکە تا باش بێ هەموو ڕۆژێ ساعت 7 بڕوا بۆ دەوام لە مانگێکا 29 ڕۆژ بڕوا شەر بە مدیرەکە پێ ناڵێ دەست خۆش بێ بەڵام یەک ڕۆژ ساعت 9 چڵێنی و ساعت دواکەوتیەوە بۆ دواکەوتی ئەمە پەروەردەکەمانە دائیمەن بە دوای عیبی یەکتری ئاگەڕین وەرە ناوم هۆڵە و چەند جوانە یەشتی تیا بێ ها ئەو دەرگاچی لاتۆ هەم کونە بزمارەی تیا ئەرێ بابە ئەم هەموو شتە جوانەی تیا بۆ نەوبینی بۆ بەزە و کونە بچووکە و بینی ئەمەی ڕەشبینیەکەمان فەرق لە بین ئینسانی گەشبین و ڕەشبینەوەی بەڕێزان دائیمەن ئینسانی گەشبین بە دوای شتە جوانەکان ئاگەڕێ ئینسانی ڕەشبین دائیمەن بە دوای خاڵە لاوازەکان ئاگەڕێ خراپەکانی بەکارهێنانی توندوتیژی و لێدان چێ بەڕێزان کە بەداخەوە هەندێک دایک و باوک ئەوەی لە مناڵەکانیان هێن بۆم بە کەسانێکی ماسۆشی من مامۆستا هەیەڵە وەڵڵی تەلەبە هەیە تا تی هەڵنی ئیسراحەت ناکە فێر بووە ئیلا تی هەڵڵان ئەمە کارە ساتە بەڕێزان یەکەم ئەگەر ئێمە وای دابنێت تۆ دایک و باوکی مامۆسای توندوتیژی و لێدان و هەڕەشە و چاوسوورکردنەوە ئەم شێوازانە بەکارێنی ئەبێ ئاگاداری ئەوە بی بەڕێزان شوێنەواری دەرونی زۆر خراپ لە لای مناڵەکە و بەجێڵە تۆسی پێ ناکە ڕازە لەبەر تۆ ئابێ دەنگ نەبێ بەس هەز بە کەمیەکە بە چاوی سوک سەیری خۆیەکە نوری چاو بێ بەڕێزان پێ و خۆش نییە ئازارێ بە گاڵتە و پێ بکە لێو با تفەی لێ بکە عەزیەتە بە کەواتە یەکێک لە شوێنەواری دەرونەکان وا لە مناڵەکە دەکەی هەز بە کەمی بکە بڕای بەخۆی نەبێ بە چاوی سوک سەیری خۆیکە ئەمە قبوڵە تۆ نایزانی خۆی ئێستا دەرناکەوێ ئەو تەپڵەی ئێستا لێی 10 ساڵی تر دەنگەکەیە بینی خۆ پەروەردەی مناڵەکەەوە نییە جوزە لێ بێدەنگا ماوەی کێوێ تاوەکو ئاسەوارەکەی دەرەکەوێ یەکتر لە خراپەکانی چێ بەڕێزان ڕاهاتنە تەکەیفەکەی لەگەڵێ بەشەر ئاوایە طبیعەتی بەشەر وایە ئێستا بەڕێزان تۆ مناڵەکەت ئەڵێ زلەیەکم لیاوە زلەیەکە لیا ویش ئازاری هەیە ناخۆشە بەڵام هەر لێی بە پاش ماوەی ڕایە ئەڵێ وەرە تێوەڵە مەوە تێم هەڵام ئەها خۆشە بۆ لەگەڵیان طبیعەتی بەشەر وایە ڕایە لەگەڵیان ئەم جارە بێ بۆی بکەی بە دوو زلە ئەم لاشی تێکەی اینجا تۆزی ئازار ماوەی بێ دەمێ ئەم جارەی تر ڕایە لەگەڵەوە شارەوە لە تێم هەڵە اینجا بێت تێی هەڵێ جامە چی دەرچوو بەڕێزان ڕۆژە لەژێر قات شتای کوژیت و تووشی مەحەوەقیەکەیت و کارەساتێ دروستە بێت کەواتە ئەگەر تۆ پەنا بۆ توندوتیژی بەرەی بڵێ مناڵەکەم بە زلەیەک و بە شەقێک و منازانم بە چیەک چاگە بێ ئەوە بە هەڵەیە چووی وردە و دەخۆشا بێ لەگەڵیاویتر چیەکەی بیکڵە وەرە تێم هەڵە ئەگاتە ئەو حاڵەتە کە مەترسیترین حاڵەتە یەکتر لە ئاساوارە خراپەکانی شێ بەڕێزان تۆ ئەگەر توندوتیژی لەگەڵ مناڵەکەوە یا لەگەڵ تەلەبەکە و بەکاربێنی کەسانی ترە بن بە قۆچی قوربانی ئەبن بە زەحیە قۆچی قوربانی لە چیەوە هاتۆ بەڕێزان تۆ هاوسەرگی بۆ نمونە هاوسەرگیریتان کردەوە نوکتەیەکێلەوە با جارێ واز لەو هاوسەرگیری نوکتەیە بێنین ئەوە تۆ لە مەکتەب دەرەچی شەهادەی و ناچی مەڕێکی داماوەکەی بە قوربانی لێ خێرەکەم تۆ شەهادە بێنەوە مەڕەت داماوە گوناحی چییە سەدە بڕێوە مەبەست قوربانی ئەوەیە یا لە ژنێک بە پیاوەکەی لە دیارە پیاوەکەی ڕازی نەبەوە ژنەکەی بە ژنەکە سیفێ نەکردووە وجێتی پیاوەکە بەیانی عید میلادمانە زەواجمانە بۆ مەڕێشتێ ناکەی بە خێر
ئەویژەڵێ باشە مەڕێ بۆ باجی کەرێتی من بۆ مەڕێ بکەم بەخێر دەستەکە زانێ وەزعەکە لە چیایە بە هەر حاڵ کەواتە یەکێک لە شوێنەوارەکانی ئەوەیە باجی کەسانی ترەکەی بە قوربانی بزانە ئەو دایک و باوکانی لە مناڵەکانیانێن لە مناڵە گەورەکەی 7 ساڵە طبعا مناڵ بە طبیعەت خۆی بەراورد دەکا بە باوکی شینە زەلامێکە پێی ناوێرێتەوە طبیعیە عادات و تەقالیدی ڕێن نایە لە باوکی بە کەواتە خۆی خواتەوە خۆ پێشی خۆش نیە باوکی لێ وزل لێ شەقی تێڵاوە خۆی خواتەوە لە ناوە ناشتوانێت تۆڵی خۆی بکاتەوە ناچارە چێتە ژوورەکەی ئەو دیو خوشکێ برایەکی بچووکی هەبێ خۆ ئاگای لێ بیانوێکی بۆ دۆزیێتەوە تێر و پڕی تێڵەیە هیچیشی نەگەورە داماوە بەس ئەی پڕە مناڵەکە تۆ لێت داوە تۆڵی خۆی لێ چێ بکاتەوە نەبێ شەقی سەلاجەکە هەڵەیە شەقی لە تەلەڤیزیۆنەکەڵە نەبوو چێتە کۆڵا مناڵی داماوێکی بەستە زمان لەوێ سوڕێتەوە گوێچکە شەقە تێر و پڕی تێڵە مهمەوەیە ئەبێ کەسێکی تر بکا بە قوربانی بە تۆ ناوێرێتەوە ئێ باشە کە تۆ تونند و تیژی بەکارێنی تۆ لە مەکتەب لە تەلەبەیەکی بە تۆ ناوێت لە تەلەبەیەکی تریا چێت دزی لێکات بۆیە بەڕێزانەگەت بە وردی بچینە ناو ئەمانەوە تونند و تیژی کارەساتی لە دوایە بۆیە کۆمەلگاکەی ئێمە شەڕانی و تونند و تیژ و عدوانین و لەسەر بچووکترین شت پەلاماری یەکەین خۆ هەمووتان ئەو حاڵەتان نابینن یەکتر لە ئاسەوار شوێنەوارە خراپەکانی بەڕێزان بەکارهێنانی تونند و تیژی ئەوەیە ئەو کەسە ئاگاتە بڕوایە کە کەسێکی خراپە بی دەکاتەوە ئەرە من ئەگەر کەسێکی باشم بۆ باوکم لێمەیە بۆ تێم هەڵەیە بۆڵێ تۆ نەکبەتی بۆڵێ تۆ خوێڕی دووەڵێ تۆ نازان چی کەواتە پاش ماوەیەک تۆ بە هەر یەکێ بەڕێزانە هە طبیعەتی بەشەر ئەوە دەروونزانی کە ئێمە ئەڵێن توێژینەوەکانەوەمان پێڵێ ئەوە بۆ ڕوونکردنەوەی ئێوەیە بەڕێزان تۆ بە یەکی هەر بڵێ تۆ بێعەقلی خوا ئاگای لێ پاش ماوەکو بێعەقڵ تەعاملەکە تەواوی بێعەقڵ چیەکە تۆ بڵێ هەر خوێڕی دوور ڕووی ئێوە بینەران بە یەکێ بڵێ خوێڕی دوایی هەموو شتێکەکە خوێڕی چیەکە خوێڕی ئەواکە ئەمە کێشەکەی بەڕێزان ئەم ناو ناتۆرە و سوکاتی خۆجاری وە لێی نایە بەس ناو ناتۆرەی لێ دۆزێتەوە ئەی کوژێ بە وشە جا بەخوا تێی هەڵی خۆشترە لەوەی ناو ناتۆرە و سوکایەتی پێ بکەیت ئەوە ژێکی ترە بەڕێزان شوێنەوانیشی خراپی تر بۆ ئەو دایک و باوکانەی کە قەناعەتیان بە تونند و تیژی هەیە بۆ ئەو مامۆسایانەی کە تونند و تیژی بەکارێن بە ئەوە بزانن ئەوان جیلێک و نەوەیەکی تری وەکو خۆیان دروست دەکەن من باوکێکم ئەگەر تونند و تیژم لەگەڵ مناڵەکەم هەر بە تونند و تیژی مامەڵەم لەگەڵاکە شێک بۆ پیاما کێشا سبەینەویش بوو بە باوک هەروە بکات لە چۆ فێر بە خۆ مناقەشە و گفتوگوی لەگەڵ نەکراوە خۆ لەگەڵ یان نەبووی کەواتە ئەو دایک و باوکانەی تونند و تیژی بەکارێن نەبێت چاک بزانن مناڵەکانیشان گەورە بوون بوو باوک و دایک بوون بە دایک وەکو ئەوان تونند و تیژە بێت یعنی هیچمان بە هیچ نەکرد ئاوەکەمان بۆ ڕشت هەموو توێژینەوەکان دەڵێ و مامۆسایانی تونند و تیژی نەگەڵ تەلەبەکانن وەختی خۆی لەسەر دەستی مامۆسای تونند و تیژ پەروەردەکراون تۆش مامۆسای بەڕێز کە تونند و تیژە بیسوکاتی بە تەلەبەکە دەکەیت و چاوسوکردنەوەی کەیتە دەرەوە هەڕەشەی لێەکەیت و وای پێڕێجنەی بێ چاک بزانە ئەو تەلەبە ئێسپێنی بوو مامۆسا بوو باوگۆک و تۆ بێ ئەوە ژێکی تر لە کارەساتەکان بەڕێزان یەکتر لە کێشەکانمانەوەی بەڕێزان هەندێک دایک و باوک کۆنتڕۆڵی خۆی لەدەستەیە من ئامارێکی کۆنم لایە بەس لە ئەمریکا ئێمە لای ئێمە نییە خوازانێ هاوین چەند مناڵ لە تەلەڤیزۆن تۆڕە کۆمەڵایەتەکان لای چاکی وای لێ هاتۆ شوێنێک ئوتویان پێوە نازام چێ بەس لە ئەمریکا بەڕێزان ساڵی 1 ملیۆن مناڵ لەژێر دەستی دایک و باوک و مامۆستاکانیانێ یا ئەمرن یا مەعەوەقە بن چکە تۆ مەسەلەن ویستوتە زلەیەکی لێ بێ وتوتە زلەیەکی لێ ئەو لێو هەڵگەڕاوەتەوە ها زلەیەکی لێ شەقی پاڵ لە پڕ جاری وایە کۆنتڕۆلی خۆ لە دەستەی چکە هەڵەچی ئینفعالەکەی ئینسان کە ئینفعالی کراگای لە خۆی نامێنێ بەڕێزان کۆنتڕۆلی خۆی لەدەستەیە کەواتە ئەبێ پێشبینی ئەوەش بکەیت کە خوا نەخواستە لەوانەیە مناڵەکە و تووشی عەوەقێک بکەیت تووشی کارەساتی زۆر جاری بۆ مناڵ دەستیشکا و قاچیشکا و معەوەق بووە ئاسەوارێکی خراپ لە دەموچایە بەجێما یا شتێکی لاتوە یا مامۆستا پاڵی بە تەلەبێکەوە تووشی نەزی بە تەلەبەکە تووشی کارەساتێکی گەورە بووی ئەبێ ئەمانە هەمووی باش هەندی دایک و باوکی ئەڵێ وەڵام من ناچارم هەر بەکارێنم چی بکەم ئەڵێ ئەگەر هاتوو ناچاریشی و هەر ئەڵێم باشە ئەبێ چەند خاڵێکێ لە بەرچاوی بگیری ئەگەر پەناو بۆ تونند و تیژی و لێدان بن یەکەم شت دەبێ پەیوەندی خۆشەویستی لەگەڵ مناڵەکەتا دابنێ وەڵڵی ئەگەر مناڵەکە بزانێ من باوکێ دایکێکی دڵسۆزم لێشی بەم لێم قبوڵەکە ئەو شوێنەوارە دەرونیانە لە باوکم لە مەسلحەتی منە عەرە بەڵێ ضرب الحەبیب كالشرب الزەبیب شتێکی وایان هەیە ئەڵێ کە خۆشەویست لێتەیە وەکو وا شەربەت خۆیتەوە زۆر جار لای خۆمان ئەڵێ مناڵ بە لێیانی دایکی قەڵەوە بێت مەبەستیەوەی ئەوە زانی دایکێتی خۆشەویستێتی ئەی ئەگەر پەیوەندیەکە و خراپ بوو شەر بێ بڵێ ماس پێڵێ ڕەشە خۆ چاگەزانێ ماس پێ بەس بۆی خەفەت دەباتی عینادوی لەگەڵەکە ڕەش لەبەرەوە یەکەم شت زۆر گرنگە پەیوەندیکی خۆشەویستی لەگەڵا بێت دووەمە بێ پێشتر ئاگاداری کەیتەوە بڵێ کوڕم ئەگەر ئەمە بکەی من ئەو لەگەڵاکەم سزا دێم
لەوە بێبەشە دەکەم ئەوە لەگەڵاکەمە بۆ ئەوەی ئەم مناڵە بزانێ ئەم قوتابیە بزانێ ئەگەر ئەم ڕفتارە غەڵەتە بکە ئەمەی بەدوایە کە تۆ بزانی شتێ بکەی قانونێکە ئەڵێ لەو کامێرەدا غەڕامەکەی ئەوەیە کەواتە دوای ئەوە ئاسەواری نابێ ڵەم وەڵام زانی خەتای خۆم بووم اینجا بێ هۆی سزادانەکەی بۆ ڕوونکەیتەوە وڵای ئێمە تەلەبە بووین جاری وا بوو ماجیشی جان تێگرتینەوە کاتە تەباشیر هەبوو جیزەیە هاوخۆمان لە ناچۆریە کردین مامۆستا لە تەلەبەیەکی دوای من یەگرت خسەشی ناکرد نەمەزانی بۆ وای کرد چی بوو یا لە پڕە ڕۆژی زلەیەکی لای پیا کێشایی چی بوو مامۆستا قسە ناکە بەڕێزان ئەبێ کە تۆ عقوبەی یەکێکی بۆی ڕوونکەیتەوە بۆچی عقوبەت داوە لەسەر چی بۆ ئەوەی بزانێ بۆ جارێکە دووباری نکاتەوە هۆکەی بۆ ڕوونکەرەوە لەسەر چی عقوبەت داوە اینجا بێ دائیمان عقوبە بۆ ماوەیەکی کەم بێ زۆر نەبێ و نابێ ئاسەواری شوێنەوارێکی جەستەیی لە جەستەیە بەجێ بمێنێ چاوێکی شین بێتەوانی دەستێکی بشکێ سەری وابێ شوێنەوارێ بەجێ بێڵێ بۆ ماوەی کەم بێ اینجا لە هەمووشی گرنگتر پێویستە ڕەفتارە ڕاستەکەی فێرکەی یعنی تۆڵەی وا مەکە ئەی چی بکات تف مەکە ئەی چی بکات شەڕ مەکە ئەی چی بکات ئێوە هەرە وازانێ شەق لە خوشکەکە هەڵمەیە ئەی چی بکات لەسەر دیوارەکە منووسەی چی بکات ئەبێ ڕەفتارە ڕاستەکەش ئەوەشی فێرکەی کە بۆی ڕوونکەیتەوە بۆ نەیکە ئەمە غەڵەتەکەی لە بەرەمە وە چی بکات بە دیلەکە چکارە وازانێ تەبەن زۆرشی ترمان ماوە بەڕێزان بەڵام بەشی یەکەم تەواو بوو ئێمە ناوبڕێک وەرەگرین پاشکەمێکی دێنەوە خزمەتتان بۆ دەمەتەقێ و گفتوگۆ و پرسیار و وەڵام لەگەڵ ئێوەیە مناقەشەیەکی خۆش سەڵات دروست دەکەین بۆ ئەوەی زیاتر بینەران لێمان تێبگەن و هەمووشمان پێکەوە بابەتی پاداشت و سزاکە بخەینە پێشەوە هاندان و تەشجیعکردن دیالۆگ و گفتوگۆ دوورکەوینەوە لە توندوتیژی و لێدان و سوکایەتی و هەڕەشە لە پەیوەندی کۆمەڵایەتەکان هەتا لە بینی ژنومێریشە بەداخەوە ژنومێر لە جیاتی گفتوگۆ بکەن شەڕەکەن و جنێو بەیەکەن سوکایەتی بە کە سوکاری یەکتریەکەن ئیجا دوای ئەو ناوبڕێینەوە گفتوگۆ لەسەر ئەوەکەین و لە خزمەتتان نابین. بینەران بیسەرانی خۆشەویست دووبارە سڵاو بەشی دووەم ئێستا لەگەڵم میوانە خۆشەویستانەی لێرە کە لەگەڵمانە نەکەوینە گفتوگۆ و دەمەتەقێ زیاتر بابەتەکە دەوڵەمەندەکەین ئایا پاداشت و سزاکە کامیان بەکاربێنین ئێستا با لەگەڵ کاک جەلال گفتوگۆیە بکەین کاک جەلال گیان فەرموو. زۆر سپاس دکتۆر بابەتەکە زۆر جوانە زۆر گرنگە. دکتۆر جام پرسیارێکم هەیە ئێستا زۆری لە دایک و باوک و مامۆستاکان بڕوایان بە توندوتیژی هەیە ئایا ئەمە چارەسەرە تا چەند لەگەڵەوەیە؟ بەڵێ وەڵا کاک جەلال گیان فەرموو دانیشا ئێمە باسمان کرد توندوتیژی چارەسەر نییە ڕاستە قەناعەتی هەیە ئەڵێ مناڵەکەم چی لەگەڵا بەکاربێنم ئەگەر وەسیلەی ترمان زۆر هەیە توندوتیژی هەیە من ناتوانم بە تۆ بڵێم بەکاری مێنە و واجبی من نییە چونکە من لە ماڵەکەی تۆیانیم بەڵام ئەتوانم بۆ ڕوونکەمەوە بڵم کاک جەلال کە تۆ توندوتیژی لەگەڵ مناڵەکەەوە بەکاربێنی ئەو شوێنەوارە خراپانەی هەیە عدوانیە بێ چاوی بە چاوی سکسەیری خۆیەکە تۆڵی لە کەسانی ترەکات و شەڕانیە بێ هەست بەکە میەکات چیەکە ئەی باشە بۆ پەنای بۆ بی چونکە وتمان توندوتیژی بۆ کەسێتی مناڵەکەیە بۆ ڕفتارەکە نیە مانێ ڕفتارێکی غەڵەتی هەیە ئێمە چەندەها شێوازمانێ بۆ ڕاستکردنەوەی ڕفتاری غەڵەت بە نمونە جەنابێ لە ماڵە و مناڵێک هەیە بە قسەت ناکە ئەبێ یەکەم شت دوای هۆکارەکە بگەڕی بۆ بە قسە ناکە لەوانەیە لە ناو مێشک و دڵ و دەرونیە وایە کاک جەلال گیان تۆ باوکێکی باش نەبی هەتا ئەو وێنە جوانە نەسڕیتەوە حەزەکەی ئەعدامیکە لە تووپەتیکە سوودینە لەوانەیە ئەو لە مێشکیەوە تەسەوورکات تۆ فەرق و جیاوازیەکەی لەگەڵ خوشکبراکانی ئەوانە خۆشە بۆیە لەگەڵ تۆیە ئاوایە بۆی تۆڵە لێ بکاتەوە تا دوایی جا لەبەرەوە توندوتیژی من زۆر قسەم لەسەر کرد و قەت ئەو دایک و باوکانەی بەکاریشیانێنن بەرهەمێکی خراپە کە مناڵەکانیان نەبن ئەو کاتە مناڵەکانیان باجی توندوتیژەکەی ئەوانەیە بابینە لای کاک ئومێد دەست خۆش سپاس دکتۆر جان ئێمە جیلێکین وا پەروەردەکرایان زۆربەی کات توندوتیژیمان لەگەڵ ئاکرا بۆ نمونە لە ناو ماڵە ئەوەش ڕەنگە هۆکارێکی هەبوو بێ کە دایک و باوکەکان زۆربەی کات ماندوو بوون و یا کۆمەڵە مناڵی زۆریان هەبوو نەیانتوانیوە پەروەردەی بکەن و یا ئەوانی ژوا تێگەێنران و وا پەروەردەکراون کە ئەوە باشە یا لە ناو خوێندنکادا بۆ نمونە من لە قۆناغی سەرەتایی 50 هێناوە لە 100 مامۆستا هەبۆ لێداوە یا زۆربەی کات دەرچووی و نمرەی بەرزت هێناوە بەڵام دواتر ڕۆژێک لە ڕۆژان هۆکارێکە بۆ کە تۆ نمرەیەکی نزمت هێناوە توندوتیژیان بەرامبەرمان کردووە یا لیان داوین یا شکاندویانین یا زۆربەی کات خوێنکارێکە بۆ غەشی کردووە
بە هەموو قوتابخانەکە ژێڕاویانە حیان بردو بەڵێ من سواز بۆخوای ئێستا خۆم زۆر پێچەوانەی ئەوم لەگەڵ خوێندکارەکانم وە سوودیشم لێ بینەوە بەڵام زۆر مامۆستایی هاوڕێم هەیە یا باوک ئەڵێ من چی بکەم من وات پەروەردەکراوم کە من عەسەبی بم توندوتیژم یعنی ناتوان بەسەر خۆم ئازاڵ بم پرسیارەکەی من ئەوەیە هۆکارێک هەیە یا ئەو کەسە چۆن بتوانێت بەسەر خۆیان زاڵ بێ ئەو ڕنگدانەوەی بگۆڕێ لە خۆیان کە دایک و باوک یا مامۆستا لەسەری هەی بۆ بێشتر بۆ ئەوەی ئەویش بتوانێت نەرم بێ لەگەڵ خوێندکارەکانی یا لەگەڵ مناڵەکانی تا ئەوانیش لە داهاتووە هەمان شێوەی ئەو نەبن سواس زۆر سپاس مامۆستا ئومێد وەڵا یەکەم شت مامۆستا گیان هەر ڕەفتارێ هەر هەڵسوکەوتێ وەرگیراو بێ یعنی ئێمە بە بۆ ماوە بۆمان نەمابێتەوە قابلی گۆڕانچکە فێری بووین ئەمە نەک لە ناو ئینسانە ئازانین لە ناو ئاژەڵەکانە ئێستا کامە ئەڵەی دڕندەیە ها گورگ بینی ومانە تیمساح کابرا یاری لەگەڵەکە کە ئەمە هەر ئیشیەوەی پەلامارێ با بخوا بەس لە ڕێگەی نەزەری سلوکیێوانەیە کە مامۆستای لە علمی تەربیە خوێنوتانە بەڕێستان کە سکینە دای ناوە پێڵەن شەیپین تەشکیل ڕەفتار یعنی ئەم ئاژەڵان هێنا و برسیان کردووە مثلا ئەبێ ڕەفتارێ بکە اینجا خواردنەکەیان اینجا ڕەفتارێ بکە وایان لێ کردووە ئەم فیلە بەناو ئەم بەناو بازنگێکا خۆی هەڵەیە تەقلە لێیە چیەکە ئەوە ئاژەڵێکی دڕندەیان کرد دەستەمۆ کردووە ئەی مرۆڤ کە جانبی خێرە کە ڕۆحی خوا لە ناخیایەتی چۆن ناتوانێت گۆڕانکاری لە خۆیان بکە لەبەرەوە بۆچوونە ڕاز نییە ئێمە جارە نەمانگو ئاژەڵ نین لە پێستەکە بمێنینەوە ئاژەڵیش ئەیگۆڕن لەبەرەوە هەموو ئینسانێک بەڵام ئیلاقی بە ئێرەوە هەیە ئەو تێگەیشتنە غەڵەتی ئەم مامۆستایە هەیەی بەرامبەر ئیلا لێدان و توندوتیژی و یا من ناتوانم خۆم بگۆڕم ئەوە وای لێکە ئەبێ لێرە ئیشی لەسەر بکەیت مناقەشەی لەگەڵا بکەیت ئاوا بۆی ڕوونکەیتەوە بڵێ مامۆستا تۆ توندوتیژی بەکارێنی ڕۆژێ تەلەبێ لێو یاخی بوو پەلاماری یایتەوە چیەکەی باجەکەی ئەبێ بێ ئەو کاتە ئەڵێ تۆ مامۆستای بۆ دابەزیتە ئاسی مناڵێک مڕاهقێک مامۆستا گیان کە تۆ ئەم تەلەوە بە توندوتیژی لەوای ڕقی لێتە بێ ڕقی لە بابەتەکەش دەبێت من مامۆسای توندوتیژ بێ لەگەڵم ڕقم لە بابەتەکەش بێ مامۆسای فیزیا بێ علم نەفس بێ دوای ڕقم لە هەموو مامۆسای علم نەفسی دەبێت ئەوە نەزەریەکێ لە علم نەفسا ئەوە بێەوە بزانین کەواتە هۆکار لەوانەیە تۆ بیتەوەی چەند مامۆستای خراپ ئوسلوبی خراپ بووەوەی هەزاران تەلەبە زیرەک و بلیمەت بوون لە مەکتەب ڕاکەن و بکەنەوە سەر جادە ئەوە زەمیرێ لەکوێ لەو کاتە ئەبێ ئیشی لەسەر پێ مامۆستا گیان ئەو بۆ چوونە ڕاز نییە بڵێ من وا پەروەردەکراوم ئێمەش بە توندوتیژی پەروەردەکراین بەس ڕۆژێ تێگەشتین کە ئەمە غەڵەتە نایکەین بەشەرین ئینسانین ئینسان ئیرادەی زۆر هەیە مامۆستا گیان هەموو شتێ بکە بۆ چوونە ڕاز نییە شێوەخان دەستخۆش دکتۆریان دەستخۆشی بەرنامەکە و لێکم من خۆم مامۆستام وەکو توندوتیژی لەگەڵ توندوتیژیانیم بەڵام حەیف بۆ دایک و باوک زۆر پشتگیری مناڵەکانیان ئەکەن وای لێ هاتووە لە مەکتەبەکانە ڕێز کەم بووەتەوە بەرامبەر بە مامۆستا هەر لە مناڵێکی پۆلیەکی ابتیدایی هەتا 12 ئامادەی ئەتوانم بڵێم لە جامیعەشە هیچ ڕێزێک بۆ مامۆستاکەی دانێنێ بۆ نمونە ئەگەر مامۆستا بابەتێکی باتێ ئامادەی نەکرد بێ یان بە هەر جۆرێکی تر مامۆستا لێ پرسیینەوەی لێ ئەکا بۆ بابەتەکە و ئامادە نەکرۆ بۆ نموناڵێ خەوم لێکەوت تۆ پێڵێ بۆ خەو لێکەوت لەو لاوبیانی دایک و باوکی هێنێڵێ مناڵەکەم ترساوە ئەم شەو تا بەیانی خەوی لێ نەکەوتووە من و حاڵەتانم بەسەر هاتووە ینی دایکی تەلەبا کە باوکەکەشی لەگەڵ مامۆستا بووە خۆی هاتوو پێی وتوم مناڵەکەم ئەم شەو تا بەیانی نەخەوتووە لە هەمان کاتا من پێم وتووە تۆ تەلەبێکی پۆلی هەشت بۆ من نردویان مناڵێکی ساوە ئایا پرسیارەکەم ئەمەیە ئایا ئەگەر لێدان و هەڕەشای خراپ بێت ئەی چۆن مامەڵە لەگەڵ ئەو مناڵانە بکەین کە ڕەفتاریان هەڵەیە شێوەخان زۆر سپاس وەڵام ئێمە جاران دایک و باوک کە مناڵەکەی نار بۆ مەکتەبە گوی ئێسقانەکەی بۆ من و گۆشتەکەی بۆ تۆ ئێمە نە لەگەڵ ئەوەیایت نە لەگەڵ ئەوە شاین دایک و باوک لەسەر بچووکترین شت تەداخل بکات و گلەیی لە مامۆستا بکات ئێمە وەختێک دایک و باوک بۆیان هەیە گلەییمان لێ بکەن ئەگەشتی خراپ فێری مناڵەکانیان بکەین بەڵام کە ئامۆژگاریان ئەکەین ئەڵێن ڕۆڵە لە ناو پۆلا چۆنە خەوی تۆ پێویستە لە ماڵەوە بخەوی ئەلەنا ئەگەر تێرخەو نەبی هەتا نیوەشە و خەریکی فەیسبوک و تۆڕە کۆمەڵایەتیەکان بی هاتی بۆ لای من باوێشکەیت و خەو دێت و تەرکیزە نامێ هیچ فێر نابی ئەبێ دایک و باوکەکە مەمنونی تۆ بێ بەڵام بەداخەوەن دێ دایک و باوکێ سەرەوا لە مێشکیانە نییە مامۆستا سەرەوا بێ بەڵام ئیتر بەم ڕۆژگارە بەهۆر وەسیلەیەکی شەرعی ناشەرعی بە پارێکی زۆریان دەستکەوتووە لەوانەیە گاڵتە بە مامۆستاشکەن لە بەرچاوی مناڵەکانێ بڵێ وا خوێندیشی تاو کە دەبی بەچی ئەبی بە مامۆستاوە دەستێ چوار مامۆستا و کرێکی من و پارەکان پێ نایرێ یا ئەبی بەچی خریجی جامیعەوە تا سوڕێنەوە ئەمانە خوێندن و مامۆستا سووکەکەن لە بەرچاوی بەعکسەوە لە وڵاتانی تر مامۆستا لە پێشەوەی هەمویانە مێرکل پێشەوەی واز بێنێ چەند ساڵ خۆ دەزانی مستەشار ڕاوێژکاری ئەڵمانیا بوو وەزیرەکان داوایان لێ کرد بڕۆوە لە زۆر ئەدەبیاتەوە لە زۆر ئەخبارە بڵاو کراوەتەوە داوایان لێ کرد وەزیرەکان وتیان مەعاشی ئێمەش بەقەی مامۆستا لێ بکە
وتی چۆن نەبێ وەزیر بەقەی مامۆسا وەرگێ مامۆسا تۆی کردۆ بە وەزیر دەوەرە لای ئێمە مقارنەی وەزیر و مامۆسا بکە تۆ ئەگەر ویستر وڵات کاولکەی پەروەردە تێک بەی سوکایەتی بە مامۆسا بکە مامۆسا گەورەت یعنی ئەگەر مهندسێ فاشیل بوو بینایەکی بۆ تێکەیە خوشکە بە ڕێزەکەم ئەگەر دکتۆرێ فاشیل بوو نەخۆشێکی کوژە کەس ناچێتەوە لای سقەی نامێنە بەڵام مامۆسای فاشیل بوو چەنەها نەوە بۆ تێگەیە پێشی نازانی کارەسات لەوەیە ئێمە نرخی هەندێک شتە زانین لە کۆمەلگا ڕێزمان ناوەتێ کە زۆر گرنگ نییە حەق هەموو کەسی ڕێزی بگیرە بەڵام مامۆستا لە هەموو پیشەکانی تر مهمترە چکە هەر مامۆستایە پزیشک و ئەندازیار و مەحامی و سەرباز و چی پەروەرداکە بەڵام بەداخەوە بەو چاوە سەیری مامۆستاکەن بڕۆ لەو یابانە وەکو ئیمپراتۆر ڕێزی هەیە کەس ناتوانێت وەکو ئەندام پەرلەمان حەسانەی هەیە خوشکە بە ڕێزەکەم لە زۆر کەس لە زۆر بڵێن وەزیفەکانی تر معاشی زیاتر هەیە لای ئێمە ژوای لێ بکەم مامۆستا ینی ئەمە یەک کێشەی کۆمەلگاکەی تۆ بۆیە خوێندن قیمەتی نییە بۆیە شەهادە قیمەتی نییە چەگارێ زۆر لە پێشترە لە ڕۆشنبیرێک و لە کەسێکی بەتوانە کۆمەلگا ئەوە بێ دەستی لێ بشۆی ئیلا ئەگەر گۆڕانکاری لەو عەقڵێتە بکرێت هیرانخان دەستخۆش زۆر سپاس دەستخۆشی بەرنامەکەت لێکم مەمنون زۆر سپاس بۆ بابەتەکەی کە هەڵیشت بژاردبوو لێریان پرسیارێکم هەیە کاک دکتۆر مەبەستمان لە پاداش چیە و چەند جۆریشی هەیە طبعا ئێمە کاڵین پاداش بە ڕێزان زۆر جۆری هەیە هەندێک کەس وازانێ بەس پارەی بیتێ نەخێر طبعا مناڵ تا بچووک بێ پاداشتی خۆراک و مادیەکە زۆر باشترە مەسەن ئێستا جۆرێک لە پاداشمانە خۆراکە یعنی بۆ نمە بسکیتێکێتە نوقڵێکێتە نەستەلەیەکێتە ئەیخوا ئەمە جۆرێکە لە پاداشێکی ترمانێ پاداشی مادیە بەس بێزگە لە خواردن مەسە قەڵەمێکێتێ خۆ قەڵەم ناخورێ ماجیشێکیەیتێ باشە بۆ نمونە شتێکی مادی ئەیتێ لەگەڵ خۆتا شتێکە هێناوە پڕپاسیەکە ئەمەش جۆرێکی لە پاداشتا بەڵام گرنگەوەی بەڕێزان بزانی کە هەر مناڵە و چ جۆرە پاداشێکی لە ئێستا مناڵی دەوڵەمەنگە 1000 دیناری بیتێ بەلایوەر قیمەتی نییە بەڵام لە خۆشەویستی بێ بەشوە وڵات دەفتەرێکی بەرێ لەوانە و قیمەتەی نەبێ دەستێ بەسەر یابێنە لە باوەشی کە خۆشە بێ ڕێزی بگرە زۆر میمترە تۆ بێ بزانی ئەم مناڵە لە چی سالاندی خێزانێ مناڵەکە تێر بۆ لە خۆشەویستی پێویستی بێنیم بە قوربان بە ساقی دەست بەسەر یابێنە نازام چی بەڵکو پێویستی بەوەیە کە شتێکی مادی بەمێ شتێکی بەمێ بخورێ پاداشی ترمانێ پاداشتی کۆمەڵایەتیە شتی مادی چی نایتێ خواردنیشی نایتێ بەڵام دەستێ بەسەریانی دەستخۆشیێکی لێکەی ماچێکیەکەی هانیەیەی چەپڵەیەکی بۆ لێیەی ئەمەش جۆرێکتر لە پاداشە پاداشمانێت چالاکیە مەسا 1000 بە قوربان بە ساقی بۆ نییە پاسیلێکی بێتی بڕە پیاسەیەکی پێ بکە و یا یاریە بکە تۆپتۆپێنێ بکە یا شەترەنجێ بکە یا چالاکیە لە ناو ڕەوزە باخچەی ساوایان یا لە مەکتەبە لە ماڵەوە چالاکیەکە بیبیتە دەرەوە بیبێ بۆ سەیرانێ بۆ گەڕانێ پێویستی بەوە هەیە هەندێک پاداشمانەی ڕەمزیە هێمایە بۆ نمونە زۆر جا کارتێکی سەوزی بۆ دانی هەر چالاکیێکی کرد زۆر بوو بۆ یەکەی بە شتێکی مادی یاریەکی بۆ کڕی هەندێک جار ئەستێرەیە لە دەستیاکەی هەندێک جار شتێکی بۆ لەوازی بە تابلۆکە زۆر جۆریمان هەیە جابێت دایک و باو بزانێ مناڵەکەی پێویستی بە کامیانێ بە کامیان یەتە تایم هەموو دایک و باو پێ بزانێ مناڵەکەی خۆی بەچی دڵخۆشە بێچی بەلایەوە گرنگە ئەوە بکە بە پاداش شتێکی خراپەکە بڵێ ئەوە بۆ ناکەم بەزەگەر ئەم شتە باشە و کرد ئەوە بۆ کڕم بزانەوە شتە خراپەکەیان لێیان و توندوتیجیش بەکار نایەنم زۆر سپاس کاکسامان زۆر سپاس دکتۆر بۆ تەوەرەکەت دەستخۆش بێ زۆر سپاس ئێمە شتێکمانەیە یاسا ئایا یاسا چی ڕۆڵێکی هەیە لە کەمکردنەوەی توندوتیژی ئێمە بمانەوێت توندوتیژی کەمکەینەوە بۆ پەناها نابین بۆ یاسا بۆ ڕێگای یاسایی ناگرین لەبەر ئەنی زۆربەی کات توندوتیژەکانمان خۆمان ئەیبینین ڕۆژانە لە ناو کۆمەڵگایە چی لە ناو خێزان چی لە ناو دام و دەستگاکاندا زۆر کات پەنا نابین بۆ یاسا یعنی یاسا فەرامۆش دەکەین ئایا من ئەمەوێ بزانم ئەومان پێ بڵێ یاسا چی ڕۆڵێکی هەیە لەسەر کەمکردنەوەی توندوتیژی یاسا چۆن ڕوبەڕووی ئەبێتەوە زۆر سپاس زۆر سپاس وەڵا کاکسامان شتێکی جوانە وروژات شتێکە بیرخسمەوە ئەوە هیچ ئێمە لە مناڵی و فێری یاسا نەکراوین ئەزانی فێر کراوین ئەڵە پیا و پیاوەی بەدەستی خۆی هەیە ئەمە کەلتورێکی خراپمانەی لەوەیە فێر نەکراین پەنا بۆ یاسا بەرین فێر کراوین بە کوتەک و بە حێزی عەزەڵات و ماسوولکە خۆمان تۆڵی خۆمان بکەینەوە ئەمە هیچێکە لە کەلتورەکەمان پەروەردەی سەقەتەیە جا یاسا هەر ئەوە نییە کە پەنا ئەمە یەک دوو جاری وا هەیە یاسا جێبەجێ ناکرێت یاسایەکی باش هەیە بەڵام کەسەکە زوڵمی لێ کردو یاسا ناتوانێت بیگرێت کابرا چەکگارە خۆی لە پەنایەک شاردوێتەوە کابرا لە فەرمەوە پەنام بۆ یاسا بەر یاساچی هەندێک کەس هێڵێ کورە لە ئەوەی کە ترسنۆک بێ پەنا بۆ یاسا بە یاسای چی یاسا کوا هەیە
ئەم بۆچوونەش هەیە بەڵام شتێکی تر هەیە ئەمە بۆ ئەوەی نەگەینە ئەو حاڵەتە مەفروزە جەنابە مامۆستاییە دایک و باوکی لە ماڵەوە یاسایەک لە هەموو مەکتەبێکە هەبێ لە بیدایەتی ساڵە بۆ تەلەبەکانی بخوێنینەوە بڵێن باوکە گیان ئەم شتانە یاسا و قەدەغەیە لە مەکتەب نابێ ئەمە بکەی ئەمە بکەی ئەمە بکەی ئەگەر ئەمە بکەی لە بەرامبەر یا لوجنەی ئینزیباتی هەیە ئەمە و لەگەڵاکە و لەگەڵاکە کەواتە تەلەبەکە بە پێش وەخت بزانێ ئەمانە باشن و ئەمانە خراپن لە ماڵەوە ئەبی ئێمە یاسایەکمانە لە باخچەی ساوەیان یاساکە شەر نیە نووسراو بێ بەس دەتوانین بە مناڵەکانمان بڵێن ئەم کارانە کاری خراپە تۆ نابێ لە خوشکەکەەوە بێ لێ قوبوڵ ناکەیە نابێ ئەمە بکەی نابێ ئەمە بکەی نابێ ئەمە بشکێنی نابێ ئەوە فڕەبەی نابێەوە ئەگەر ئەوە کرد لە بەرامبەری ئەواکەین و ئەواکەین واکەین خۆ یاسا هەر ئەوە نییە یاسایەکە لە دادگاکان هەیە لە مەکتەب بتوانین یاسایەکی تایبەتمان هەبێ بۆ ئەوی مناڵەکانمان بزانن ڕاست و غەڵەت مامۆستا گیان کە مناڵێتە دنیاوە خۆ نازانێت تفکردن خراپە بەس ئەگەر پێماوە تفکردن خراپە و تفی کرد و لێمان قوبوڵ نەکرد و هەڕەشەیەکمان لێ کرد و دەموچاومان سوور کردەوانێ و دەنگ تۆنی دەنگمان گۆڕی و وتمانەوە نەکەی وازی لێنێ کەواتە ئەمانە هەمووی گرنگەیە ئەوە یاسایە بێ لە ناو ماڵیش یاسا هەبێ ئەبێ لە ناو قوتابخانە خوێندنگا و گەڕەکەشمان یاسا بێ ئەوەی جانابیشە باسی کرد ئەوە کەوێتەوە سەر ئەوە چەند یاسا سەروەرە لە وڵاتە چەند ئەو دەسەڵاتە ڕێزی یاساکاگرێت کە خۆی دایناوە کاکزیدار دەست خۆش بێ دکتۆریان زۆر سپاس بۆ دەرفەتە دکتۆرجان ئایا ئێمە گەر مناڵەکەمان فێری ئەوە کرد هەموو کاتێک لە هەڵەیەک کە بۆی ڕاستکەینەوە بە پاداشت بێ یان شتێکی باشەکە دەگەر پاداشتێکی بکەینەوە ئایا فێری ئەوە نابێت کە بەردەوام چاوی لەوە بێ پاداشتێکێ بکەیت وڵا کاکدیدار زۆر سپاس بۆ پرسیارە تەبەن ئێمە ئەگەر هەر شتێکی کرد و پاداشمان کردەوە بێ بە بەرتیل پاداش بۆ چییە حتا لە دائیرەشە من موظفم چ کاتێ پاداشت و یا سوپاس و پێزانینێکمێک و پاداش کارێک بکەم کە لە زمنی واجبەکەی خۆمانە بێ جاگە لە زمنی واجبەکەی خۆما بێ من معاش وەرەگرم ئیتر پاداشتی چی کەواتە مناڵیش لەسەر ئەوانە پاداشتێکەی کە ئیشی خۆی نییە مەسەن دانشتن مناڵ پێویستە دانەکانی بشوە ڕاستە لەوانەیە لە بیدایەتە پێویستی بۆ بێت تەشجیعی کەی دەستخۆشی لێ بکەی هەدیەیەکی بیتێ دوو جار سێ جاری پێویستە دوای ئەوە نەک پاداشتی مەکە عقوبەشی بەوەز لە دانشتن نایەنێ بوو بەخوو نەمانگوی هەر ڕەفتاری زۆر دووبارە بێتە بەخوو ئێمە جاران پۆلیس عقوبەی ئەیان پۆلیسی هاتوچۆ کە قایشەکە نەبەستین لە ترسی ئەوان ئێستا وای لێ هاتووە بڵێ مەی بەسە من هەرەی بەسم من خۆم زۆر بەماوە وەڵی هێشتا سلفەکەم لێ ناوە قایشەکەم بەسەوە بوو بەخوو کە بوو بەخوو وازی لێ نایەنی لەبەرەوە لە سەرەتا یەکەم پێویستە پاداش دوای پاداش پێویستی نامێنێ دووەمیش نابێت لەسەر هەموو شتێ نانەخوا بڵەوە نان خۆ پاداش دەکەم ئەوە واجبی خۆیتی پاداشتی چیەکەی اینجا ئەگەر زۆر پاداشەکەی بێ بە بەرتیل بەس جیاوازی نێوان بەرتیل و پاداشتە پاداش دوای ئەوەی کارەکە ئەکات تۆ تەشجیعەکەی بەڵام بەرتیل پێشەوەی کارەکە بکات لێ وەرەگێ لەوانەیە ئیشەکەش بۆ نەکا فەرقەکە ئەوەیە من ناچم مناڵەکەم هەموو شتێکی بەمێشتی نەکردو ئەبێ خۆی بشوە یا ئەرکەکانی جێبەجێکە یا جلەکانی ڕێککە یا شتەکان کۆکاتەوە اینجا تەشجیعەکە وابێ بیدایەتی بۆ ماوەیەکی کەم بێ دوای پێویستی پێی نامێنێ کاک بێستون زۆر سپاس دکتۆریان بۆ تەوارەکە دەستخۆشی لێکم پرسیارەکەی من ئەوەیە ئایا قوتابخانە یان خێزان هەیە توندی تیژی بەکارنێن و مناڵەکانیان باش بن زۆر سپاس کاک بێستون گیان بڵێ یعنی ئەگەر چی سەی توێژینەوەکان کە هەندێک قوتابخانە هەیە ئەڵێ یعنی بڵێن وەسیلەی کە خراپ بەکاری بێنن ئاوە تۆزی دەموچاو مۆڕەکەنەوە مامۆساکە لە تەلەبە لێدان و توندوتیژی هەر نییە لەگەڵ ئەوەشە ڕێژەی دەرچوون تایەنە زۆر زۆرە کێشەی قوتابیەکان لەگەڵ یەکتریە لەگەڵ مامۆسایەتیایە زۆر زۆر کەمە لە هەندێک مەکتەبیشە زۆربەی کات مامۆسا هەڕەشاکە توندوتیژە مدیرەکە دیکتاتۆرە کێشەیان نیسبەتی نەجاحیا ڕێژەی دەرچوون تایەنە کەمە خۆگە توندوتیژی باش بووایە و هەڕەشە باش بووە مەکتەبە لە هەموو مەکتەبێ زیاترم مامۆسانە توندوتیژی بەکارێنن ئەی بۆ نیسبەتی نەجاح ڕێژەی دەرچوون کەمە ئەی بۆ شەڕ و ئاژاوە لە نێوان تەلەبەکانیانە زۆرە بەعکسەوە تا توندوتیژی بەکاربێنی شەڕ لە نێوان تەلەبەکانە نەمەگو خۆچی قوربانی لەوێ زیاترە بێ کێشە زیاترە بێ ئەمە هەمووی دراساتە لەبەرەوە بڵێ وە زۆر دایک و باوکیشەیە زۆر خێزانیشەیە لە مناڵەکانیان نایەن ئامۆژگاریان نەکەن گفتوگۆیان لەگەڵاکەن لە غەڵەتیان کرد لیان نەبورن بەڵێ ڕجارێکە دووبارەی نەکەیتەوانێ یا لە خۆشەویستی بێ بەشیانەکەن یا لەو شتەی حەزی لێت بەشیانەکەن لەگەڵەوەشان مناڵەکانیان پەرۆدەیەکی دروستە و هیچ توندوتیژێکیش بەکار نایێنێ بەڵێ کاک ڕەهێڵ دکتۆریان باشیت هەنێک مناڵ هەیە کە زۆر کاری خراپە دووبارە ئەکاتەوە لە چواردەورەکەدا پێتەڵێڵێ وازی لەوێنە خۆی کە گەورە بوو چاکە بێت
باشە ئەمە زۆر بڵاو لە ناو خەڵکە ئایا فعلەن خۆی کە گەورە بوو چاکە بێ یان ئەمە ڕنگدانەوەی ئەبێ بۆ گەورەبوونیشی لە گەورەبوونیشە هەمان کارە خراپەکان پلانی کەم نیوەی دووبارە ئەکاتەوە لەگەڵ خۆیان والله کاک ڕەهێڵ فەرموو دانیشە وڵی ئەوە بۆچوونێکی زۆر هەڵەیە قەت مناڵێک کە تفی کرد و جنێوی یا قەدەوە نییە بڵێ وڵا بۆ خۆی چاکە بێ ئەمەندە دووبارەی کردۆ بێ بە خوولە بێ بەشی لە کەسێتی بۆیە بێ هەر لە مناڵی زوو فریایان کەوی لە کاتی خۆیان تفکردنەکە و جنێوانەکە و شەڕانەکەی پێتەرەکەی ئەوە بۆچوونێکی زۆر هەڵەیە چونکە ئێمە باسمان کرد هەموو زاناکان پێمانەڵێ ئەڵێ هەر شتێ ڕەفتارێ زۆر دووبارە بۆ بێ بەخوو خەتەرترین شیژەوە بێ بەخوو کە بوو بەخوو ئەڵێ تازە بۆ بەخوو خویە گرتێ بە شیری تەرکی نایی بەپیری لەبەرەوە بەعکسەوە بۆیە مناڵەکانمان کە غەڵەتیان کرد بێ لە شوێنی خۆیان بیان وەسێنین بەس لیان مێن بۆیان ڕوونکەرە بڵێمە غەڵەتە دووبارەی مەکەرەوە کوڕی من واللهی ئەگەر دایک و باوک پەیوەندی خۆش بێ لەگەڵ مناڵەکانی بەخوا ئەو مناڵە لە ناو مێشکیا هەست و شعورێ فکرێ دروست بووێ کە من باوکێکی دڵسۆزم یا دایکێکی دڵسۆزم یا مامەسایەک دو والله بڵێم بمرێ ئەمرێ ئەوە پەیوەندیەکە مهمە لەبەرەوە ڕاستە مناڵ بە بۆ ماوە کە لە دایکە بێ نازانێش غەڵەت چیە و باش چیە بێ ئێمە فێریانکەین غەڵەتی کرد لی قبول ناکەین بۆی ڕوونەکەینەوە بەدی لە ڕاستەکە شیێنی هۆکەشی بۆ ڕوونەکەینەوە شتێکی باشیکی دەستخۆشی لەکەین و هانین ئەیتە خۆ ئینسان چیەکە تەلەبێ یا ڕفتارێکی باشەکە یا خراپەکە لەو زیاترمانە مناڵە لە ماڵەوە یا شتێکی باشەکە یا خراپەکە باشەکەیکی تەشجیعەکەین دەستخۆشی لەکەین و هانین ئەو جۆرە تەشجیع و پاداشتانی باسمان کرد خراپەیەکی شکل لی قبول ناکەین ئیتر لە ڕێگەی دەمو چاومانەوە بێ لە ڕێگەی تۆنی دەنگمانەوە بێ لە ڕێگەی حرەکاتەوە بێ لە ڕێگەی هەر شتێکەوە بێ تێگەێنی نەمە غەڵەتە بۆشی ڕوونەکەینەوە کە بەردەوام بێ سزا ئەدرێ وڵی بڕوان ناکە مناڵ لە سەری بەردەوامەوە ئاباسی ئاژەڵمان کرد لە سێرکەکان هەمووی تەدی بڕایانیان پێکردون ئەو ئاژاڵە دڕندەیان کردووە بەدەستەمەوە ئەی چۆن ئینسان ناکرێت بەدەستەمەوە لەبەرەوە ئێمە بۆچوونی غەڵەتە کاڵین پەروەردەی سەقەت ئەوەیە هەنارخان دەستخۆش بە کاک دکتۆر سپاس بۆ قسەکانە باوەڕم بۆ هەیە کە هەچ کەس لەدایکە بێ کەم جار زۆر پاکی لەدایکە بێ یعنی نازانێت تووڕەبوون چییە یا هەچ شتێکی خراپی تر چییە باوەڕشم بۆ هەیە کە هیچ ڕێزگرتنێک لە ترسانە بوونی نییە یعنی ئەگەر مناڵێک لە کەسێک ترسێ بەس ئەو دەقەیرێ ترسێ بەڵام ئەگەر ڕێزی لێ بگرێت هەموو کاتێ ڕێزی لێگرێ بۆیە ئەگەر حەزەر بکە لە شتێکا کە نیکە لە بەر ڕێزگرتنێتی نەک لە بەرترسی جا باسی ئەو کرد کە هەنێک کەس هەیە کاتێک مامۆستایە بەیەکێ گەڵێتە مەڵ بە تەلەبەیەکە لەتە مەڵ هەتا کوای لێ کە ئەو تەلەبێتە مەڵە بێ بۆیە باوەڕم بۆ هەیە کە هیچ کەسێکی تەمەڵ و زیرەک بوونی نییە بەس ئەوەیە کە هەنێک شتا باشین هەنێکمان لە هەنێک شتا باش نین جا باوەڕیشم بۆ هەیە کە ئەکرێت مناڵ بهێڵین خۆی کەسایەتی خۆی دروست بکات بۆ نمونە ئەگەر ئێمە پێڵین ئەو شتە گەرمە دەستی بۆمە بەبا دەستە نەسووتێ بە قسەمان ناکە ئەگەر دەستی بۆ برد و دەستی سووتە ئەو کاتە پێویست ناکە ئێمە لێ بین و ئەوەی لێ بیچێتەوە کە دەستی سووتەوە بەڵکو لەوە فێر بێت کە بەڕای من هەم ژیانیش پاداشتی بۆی هەیە ئەگەر شتێکی باش بکات و سزاشی بۆی هەیە کە ئەگەر شتێکی خراپ بکە دوو پرسیارم هەیە لێرەیە ئەو تەلەبانەی کە هەر بە تووڕەبوون فێر بوون یعنی بۆ نمونە لە ماڵەوە بەس لێیان تووڕەبوون لێیان یاون دوایی کە هێنە ناو خوێندنەوانێ بە قسەی خۆش بە قسەی کەس ناکەن حتا لە زۆر خوێندنگای بینین مامۆستایەکی پیاودانراوە بۆ یەگە کەسێک تەلەبەی خراپەی کرد لێی بە لەبەرەوەی هەنێک مامۆستای تر ئەو کارە ناکەن ئەو تەلەبانە چه حەلێکیان هەیە بۆی کە بە قسەی خۆش بە قسە و ناکەن و تۆش ناتەوێت تونند و تیژیان بەرامبەر بکەی پرسای دووهەمیش ئەوەیە ئەگەر کەسێک هەر بەو شێوەیە ڕۆیش لە تەمەنێکی گەورەتر توانێت ئەو تەبیعەتێ بگۆڕێت واتە بەرەو باشتر بڕوا بۆی کە ئەو مناڵانەی کە دواتر ئەو کەسە ئەی بێت یاخود ئەو کەسانی کێنە بەردەستی ئەو کەسە پەروەردی بکە بەو شێوەیە نەبێ زۆر سپاسەناخان وڵا یەکەم لە گەورەی شاوێ بەڵێ من وەڵامی پرسیاری بەڕێزێکم مایەوە ئینسان لە گەورەی شاتوانێت خۆی بگۆڕێ بەڵام مەرجێ ئەو بیرکردنەوە غەڵەتی جارانی وی گۆڕچێ بیرکردنەوەکە بگۆڕی ئێمە بێ ئیش لەسەر ئێرە بکەین بەڕێزان ئینسان کە ڕفتارێکەکە ئیمانی پێیەتی بە باشێ زانێن کە غەڵەتە بەڵام ئەگەر بۆ ڕوونکردنەوە غەڵەتە نایکە هەتا لێرە گۆڕانکاری نەکرێت لە ڕفتارە ناگرێت چکە ڕفتار سلوکی ئێمە دەرئەنجامی جۆری بیرکردنەوەکەمانە لەبەرەوە لە گەورەی شابێ بیرکردنەوەکەی غەڵەتە گۆڕیتی ڕفتارەکەشی ئەگۆڕێت و اعتیادیە من لە زۆربەی ئەوانەیە متفقم لەگەڵ تا بەڵێ ئینسان کە هێتە دنیا بە فطرەت طبیعەتی خێرە تۆوی خێری تایە تۆوی شەڕیشی تایە بەڵام خێرەکە زاڵە
بەڵام ئەگەر ئێمە فێری باشەکەمان کرد و توندوتیژیمان بەکار نیە ناولایەنە خێرەکەمان کرد بەرەو باشی ڕوا بەس لە یەک خاڵە لەگەڵ تو متفق نیم هەنابخان کاڵەی مناڵ وازی لێبێنە خۆی فێرە بێ مەساگە دەستی بۆ ئاگیرێ بر ئێمە پێی بڵێن دەستی بۆمە بە قسەمان ناکات بەڵام کە دەستی گەرمی سوتا خۆی تۆبە ئەکا ناتوانین ئەمە جۆرێکە لە پەروەردە خۆی جانجاگ ڕۆسۆ جۆرێک کە خاوەنی فەلسفەی سروشتی بوو ئەیگو واز لە مناڵ بێنە با طبیعەت سروشت وەکو جەنابە وتی عقوبەی بە ئەم بۆ چوونە غەڵەت دەرچوو زۆر مناڵ ئەڵێ کە پەنجەرەکەی شکان پەنجەرەکەی بۆ چامەکەرەوە با سەرما هەست بە سەرما بکە و تۆبە بکات جارێکە پەنجەرە نەشکێنێ زۆر دایک و باوک بە قسەی جانجاگ ڕۆسەیان کە زۆر مناڵێن لە سەرما مردن اینجا ئەوە ئەگەر تۆ بڵێ دەست بە ئاگرەکەی ئاوازی بێن دەستی بسووتە جا خۆ چەقۆشکا بە چاوی خوا چاوی خۆی کوێرەکە چەقۆکا بە وەرجێجەکە ئەوانە نابێ ئەو شتە خەتەرانە بێ بیوەستێنی مناڵ ئەبێت تێیگەێنیەوە غەڵەتە نابێ خۆی بیکە جا هەر کەسێ هەتا نینی نازم لە کوداڵی هەتانێنێ لە تەبق نازام ناڵە سەدەقشی وامان هەیە نابێت من ئێمە ئەزانی نەمە غەڵەتە ئەی چۆن تەجروبە لە غەڵەتی تر وەرنەگرین یەکێ چەقۆی بەکارێنە چای مناڵەکەی کوێر بوو ئەبێ واز لە مناڵەکەمان بێنی و چای خۆی کوێرگە نە ئەبێ بۆی ڕوونکەینەوە بڵێ نەمە غەڵەتە شتانە نابێ بیکەی وەلی منعکەیت سەر بە دیوارە وازی لێبێن تاسە جاری وا سەری خۆیشکەنێ جاری وا تووشی نەزیفی داخلیێ بێ لەبەرەوە هەندێک شت خەتەرە نابێ ڕێ بە مناڵ بێ بیکات بەس گریانە هەرە گریا وازی لێبێن با بە گریاچکە گریان نامرێت تۆبە ئەکار گریانەکە کە سوودی نەبوو لەبەرەوە هەندێک شت هەیە ئەبێ بۆی ڕوونکرێتەوە نابێ مناڵەکە ئیلا بێمە خۆمان ئێستا قوربان جانڵێ لە سەربانە خۆ هەڵیتە خوارەوە ئەمری ئەڵی دەبا تاقیکاتەوە لەجاڵ مرێت و تاو تازە چی مامەچی کرد خەڵکی تر تاقی کردەوە خۆی هەڵاو مرد لەبەرەوە ئەوانی تر هەمووی لەگەڵتان بزەبت مناڵ خێرە و نابێت توندوتیژی بەکاربێنی و من لەگەڵەوە نیم مامۆستایەک دابنەی وەکو عنتەر عقوبەی ماشت بە ئەوە وەزارەتی پەروەردە چۆن شیوا قبوڵەکات چۆن ئیدارە قبوڵیەکە بەهەر حاڵ دەست خۆش بێ ڕوونکردنەوەکانێ ئارەزوخان دەست خۆش بێت کاک دکتۆر بۆ ئەم تەوەرە جوانە زەحمەت نەبێ من پرسیارەکەم ئەوەیە بۆچی لە ماڵێکە لە یەک دایک و باوک بەڵام مناڵێکیان زۆر لاسارە مناڵێکیان زۆر فەقیرە لە یەک خێزانیشان هۆکاری ئەمە بەڵێ بەڵێ ئارەزوخان زۆر سپاس ئەمە لەوانەیە هەندێک دایکبا و جەنابی شروات تەسەورکەی کە هەموو شت هەر خێزانە بە بۆ ماوەیە ڕاستە ئەم دوو مناڵە یعنی یەکەمیان بە جۆرێکە و دووەمیان بە جۆرێکە ڕاستە یەک دایک و باوکە بەڵام یەک ویراسە و بۆ ماوەیە نییە ئەگار لەوە بێ ئێمە بەڕێزان بەس ئەو مناڵانەی جمکن دوانە بەس کام دوانش ئەو دوانەی کە وەکو یەکوان یعنی یەک هێلکۆکەی دایکە لە کەناڵی ڤالوبا پیتێنراوە بە تۆی باوک دوای پیتانتر بووە بە دوان ئەوە لە 100% ویراسە و بۆ مایان وەکو یەکە وەکو سێبیکەی بەدوولەتەوە هەموو خاصیەتەکانیان وەکو یەکە بەڵام هەر لە ژیانە وەکو یەک نابن چکە برادەرەکانیان جیاوازە بێ هۆکاری دووەم ژینگەی کۆمەڵایەتی دەورە بینێ ئەو ڕاگەیانەی کە سەیریەکەن لەوانەیە دێکیان سەیریشتی توندوتیژی بکات لاساییە کاتەوەی ترشتی توندوتیژی ناکە حتا باوک و دایک ناتوان یەک معاملەیان بکەن لەوانەیە مناڵی یەکەمیەتەوە باوکی دڵی خۆشە مکافەیەکی وەرگرتووە مناڵی یەکەم هاتۆتەوە لە باوەشێکا و ماچیەکە ڕەفتارێکی لەگەڵاکە کە باشە بەڵام هەتا مناڵی دووەم دوای 10 دقەیەتەوە کێشە لە بینی خۆی ژنەکە دەنووس یان نوکەیەکی بۆیە یا خەبەرێکی ناخۆشی بێ مەزاجی تێگەچێ لەگەڵ مناڵی دووەمە توندوتیژە بێت کەواتە ژینگەکەیان جیاوازە با بۆ ماوە ژۆکو یەک بن اینجا ئەگەر دوانش نەبن بە دوای یەکە هاتبێت و یا جمکێکیش بن و هێلکەکانیان جیاواز بێ و سپێرمەکانیان جیاواز ویراسیان جیاوازە هەندێک مناڵێ جیازی عەسەبیەکەی حەساسە بە بۆ ماوە حەقو فیشەکەشێتەوە بە حەسمان ناچێت بە بچووکنیشی دیفعالەکە لەوانەیە جیازی عەسەبیەکەی وابێ لە دایکەوە بۆی مابێتەوە یا لە باوکەوە مناڵێک تریان جیازی عەسەبیەکەی هێواشە ئەوەی بۆ دروست بە بە کوتێک بەسەریا بە قسە ناکە اینجا چێتە دەرەوە برادەرەکانیان جیاوازە ڕاگەاندن جیاوازە مەکتەب جیاوازە مامۆستا جیاوازە ئەو فەرق و جیاوازیە دروستەکە چە خێزان هەموو شتێک نییە بۆ ماوە دەورە بینێ مامەڵەمان دەورە بینێەوە تا دوای ساراخان دەست خۆش بێ کاک دکتۆر بابەتەکەت زۆر بەسوود بوو چاوم ساراخان بەس نزیکی کەرەوە کاک دکتۆر هەندێک لە دایک و باوکان پەنا ئەبەن بۆ سجنکردنی مناڵەکان یان یاخود داخکردن ئایا ئەمە هۆکارێکی باشە بۆ ئەوی ئەو مناڵە ئەو ڕەفتارەی نەمێنێت لە باش بێت یانی زۆر سپاس ساراخان وەڵا زۆر جارەوەمان بینیەوە دایک و باوک بەداخەوە مناڵەکەی داخەکا بە ئوتو یا بە کەوچکێکی گەرم ئێمە وتمان ئەڵێ ئەگەر بێت و گەشتینە ئەوەش کات توندوتیژی هەندێک دایک و باوگەڵە بن هەر بەکارێنم نەمانگو پەیوەندی خۆشەویستی دابنێ تۆی خۆش بێ نەمانگو خەتەرترین شت ئەوەیە نابێ شوێنەوارێکی جەستەیی بەجێ بێڵە ئێ تۆ کە مناڵەکە داخەکەی هەتا و شوێنە هێر بە سوتاوی ئەمێنێتەوە
هەر سەیری کە ئێستا زۆر جار ئەگەر شتێکی بەسیط بێ زلەیەکی لە پاش هەفتەیە بیر دەچێتەوە بەڵام ئەوە شەو و ڕۆژ لە بەردەمیایەتی هەر حقد و کەڕاهەتی بەرامبەرەکان جاگە شوێنێکشی بێ دیار بێ ئەبێ خەڵکی تیش گاڵتەی پێەکە ناو ناتۆری لێدۆزنەوە لەبەرەوە ئێمە وتمان ئەم توندوتیژە بۆ کەسێتی مناڵەکەی بۆ ڕەفتارەکەی نییە ئەگەر ئەم مناڵە درۆی لەگەڵ تۆیا کرد بێ یا شەقی تێ هەڵڵابێتی خۆبەوە خراپترە بێ لە داهاتوە بەخوا چێ تۆ ئیهانی کەسێتی و کرد لەبەرەوە لە جیاتی ئەوە پەنا بۆ وەسیلەی تر بەرێ بێ مناڵەکە دابنێ بۆ ئەم تفەی لە تۆ کرد بۆ ئەم جنێوەی پێیای بۆ ئەم شتەی شکان بۆ ئەمەی کرد بۆ ئەم دزیەی کرد بۆ ئەوەی کرد ئەوە گەڕێتەوانێ بۆ جۆری مامەڵەکەمان کە بەداخەوەی مەیوەدان هیچ دایک و باوچە مناڵی داغ نەکا سژنی نەکا لە ژوورێکە چێ بەرەو خراپتر ڕوە خۆ تۆ دوای هێناتە دەرەوانێت تۆ لە سژمەکەی سژنم کەرەوە ئەها خۆشا بێ لەگەڵیا بە ئاخر پەیوەندی لەگەڵ کاکە سەیوان نایە کاک سەیوانجان فەرموو دەست خۆشکاک دکتۆریان من وەک باوکێک بەس نزیشی کەرەوەخوا من وەکو باوکێکە لە دەوامە گەڕێمەوە زۆربەی کاتەکانم لەگەڵ مناڵەکانما بەسەرە بم ڕۆژێکان هەرویستم تاقیکردنەوەیەک لەگەڵ کوڕە بچووکەکەم ماڵکەم کە تەمەنی 7 ساڵە بێ وتم پێشبڕکەیەکەکەین هەردووکمان هەرکەمان دۆڕین زلەیەک لە دۆڕاوەکە بین جاری یەکەم خۆمم پێش خست و زلەیەکم لەیە جاری دووەم بە خستی خۆمم دوا خست ئەو پێشکەوت چاوم داخست وتم زلەکەم لەیە لەپڕ دەستی کردە ملم و ماچێکی کردم ئەو تون لە ئامێزم کرد و وتم بۆی کاتەکان زانیم کە کاتەکانم بە فیڕۆ نەچۆ لەگەڵا بەسەرم برۆ هەروەکو کۆمنتێک پێم خۆش بوو باوکو دایک خۆیان گەورەترین مامۆسان بۆ مناڵەکانیان زۆر سپاس کاک سەیوان بەڵام سەیری کە مناڵ بە فطرەت پەنای بۆ توندوتیژی نەبێت زلەی لێ نایەوە بەس خۆزگە یاریەکەی تۆ بۆ یاریە نەبووایە لەسەر زلە بواە خۆزگە بوو تا چێمان دۆڕین ماچی ئەوی ترکات کاردانەوەی ئەو ببینم کاردانەوەی ئەوە مەترسیدارە ئەو تەجروبانە دوایی ئەگە زلەیەکی لایەکتایەوە و مناڵەکە کەواتە شەرعیتیە زلەیەکیان لای زلەیەکی لێرە و شەقێکیان تێڵای شەقێکی تێڵەوە تفێکیان لای تێیان ئەوە ڕاستەوەکو سوحبەت کردوتە بەس مناڵەکە پەروەردەکەی دروستتر بووە هیوادار ئینشاڵای دایک و باوکێ پەنا بە و جۆرە تەجروبانە نەما تۆ تەجروبەکە الحەمدولیلا سەرکەوتوو بووی بەس ئەگەری ئەوە هەیە سەرکەوتوو نەبی لەبەرەوە مناڵەکە پەرچەی یەک زلە لێ بە بڵێ مادەم باوکم زلەی لیامزدا ئەو کاتەی تر لە داهاتووە ئەگەر مناڵە زلەیەکی لێبایە مناڵەکە و شەقێکی زلەیەکی تێڵیان نەدەتوانی پێ بڵێ ڕۆڵە بە پاتی تاگلەی و لێ بکردایە با بە منی و تا بە مدیێ تۆ خۆ فێرە نەکردم ئەنجا لەبەرەوە فعلا مناڵ بە فطرت بە دوای خێرا ئەگەڕێ هیوادار ئینشاءالله سوودمان وەرگرت بێ بە ڕێزان ئەوە ئێستا لەلایەنی زانستیەوە خۆمان تەجروبەی خۆمان بۆمان دەرکەوت ئێستا با لە ئەخیرە یەک ڕاپرسی بکەین چەند کەس لە ئێوە لەگەڵ بەکارهێنانی توندوتیژیە دەست بەرزکاتەوە الحەمدولله ئەمە بە قسە بەس خوا بە ڕەفتاریش نایکەن وەنیە یاخوا دەستان خۆش بێ هیوادارن ئەو دایک و باوکانش پەنا بۆ توندوتیژی نەبنەوە بۆ ماڕوونکردنەوە کە زۆر خراپە بەخوا ئەبێ باجەکەی بن خۆیان و مناڵەکانیان لەبەرەوەی بە هیچ شێوەیەک لە هیچ سیستمێکە حتا سیستمی دیکتاتۆری کە توندوتیژەبی لەگەڵتا خەڵکەکە لە ترسا خوشکە ئارەزوو شتێکی سارەیە ئارەزوو ئەو خوشکە بەڕێزەمان هەنارخان زۆر جوانی وت ئێمە پێویستە مناڵەکانمان کە بە قسەمانەکەن لەبەرەوەی ڕێزمانەگەن نەک لێمان بترسن من نامێ مناڵەکەم کە درۆ ناکە لە ترسی من درۆ ناکە لەبەرەوەی زانێ غەڵەتە درۆکردن و ڕێزی منی شەگرێ بۆیە بێ مناڵەکان ماوە لێ بکەین لێمان نەترسن ڕێزمان بگرن بەداخەوە کە تۆ توندوتیژی بەکارێنی وای لێکە لێو بترسێ کە لە ماڵ نەمای ترسەکە نامێنێت چکە تۆ سەر چاوی ترسی ئەی چووە مەکتەب ئەی لەوێ چێکە ئەی لە کۆڵان چێکە لەبەرەوەی مە فێریان بکەین بۆ ئەم شتە ناکە لەبەرەوەی ئەزانێ غەڵەتە و ئەزانێ زەرەریتیایە و ئەزانێ ڕێزی منەگرێ هیوادارین لەو بنەمایەنەوە بڕۆین مامەڵە لەگەڵ مناڵەکانمان بکەین بۆی پەرۆدەیەکی دروست بێ و ئیشەڵا ئێمەش لە سایەنە بحەسێنەوە مناڵەکانیشمان کوردەوارەڵێ چی بچێنی ئەوە درویتەوە دڕک بچێنە بەخوا دڕکە درویتەوە گوڵ بچێنە گوڵە درویتەوە ماوەی بەرنامەکەمان لێردا کۆتایی هات تا هەڵقەی داهات و خودای گەورە پشتیوانی هەمووی لایەک بێ و خواتان لەگەڵ